کۆرۆنا دەکوژێت بەرپرسان حاشای لێ دەکەن. بەرپرسانی کۆماری ئیسلامی لە ناوەڕاستی مانگی بەفرامبارەوە هەتا ئێستا باسییان لە دامرکانی ڤیرۆسی کۆرۆنا و دوایین جۆری واتە ئۆمیکرۆن و گونجاوبوونی بارودۆخ بۆ ئاسایی بوونەوەی ئاموزش و کرانەوەی مەدرسەکان لە مانگی ڕێبەندان دەکرد. ئەوان بەپەلە هەوڵیاندا تا سەبارەت بە ئاسایی بوونەوەی بارودۆخی گشت کۆمەلگا و سەرکەوتن بەسەر ڤیرۆسی کۆرۆنادا تەبلیغ بکەن. بەڵام راپۆرتی چوارشەممە شەشی ڕێبەندانی وەزارەتی بەهداشتی خودی ڕژیم ڕێسەکانی لێکردنەوە خوری. وەزارەتی بەهداشتی ڕژیم ڕایگەیان کە لە ماوەی 24 کاتژمێردا تانی وەڕۆی ڕۆژی چوارشەممە 11851 گیرۆ دەبووی تازە لە وڵاتدا شناسایی کراون و 29 کەس لە ماوە زەمانیەدا گیانیان لەدەستداوە. وتەبێژانیان وەزارەتخانەیە باسییان لە دەستپێکی شەپۆلی شەشەمی کۆرۆنا کردووە و سەبارەت بە چوونەسەرەوەی یەکجاربەرینی ئەم نەخۆشیە هۆشداریان داوە. بەپێی ڕاگەیەندراوی وەزارەتی بەهداشت تانیوەڕۆی ڕۆژی چوارشەممە کۆی گشتی نەخۆشانی کوید-19 لە ئێران گەیشتۆتە 6,279,410 کەس و کۆی گیانبەختکردووانیش بۆ 132,303 کەس بەرز بۆتەوە. ئایا ئەم ئامارە واقعیەت نیشان دەدات؟ بێگومان نەخێر. بەوتەی سەرچاوە سەربەخۆکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە نەخۆشی کوید-19 لە ئێران بڵاوبووتەوە نزیکەی 300,000 کەس بوونەتە قوربانی. ئەم ڕقەمە زیاتر لە 2 بەرابەری ئاماری ڕسمی گیانبەختکردووانی کۆرۆنایە لە ماوەیەدا. ناوەندی توێژینەوەی مەجلیسیش لە راپۆرتێکدا کە لە ڕۆژی 26 خاکەلێوەی 99دا بڵاوی کردەوە بەراوردی کرد کە ئاماری واقعی کەسانی گیانبەختکردو نزیکەی 2 بەرابەر و ژمارەی توشبووان لە نێوان 8 تا 10 بەرابەری ئاماری ڕاگەیەندراو لەلایەن وەزارەتی بەهداشتەوەیە. بارودۆخەکە هێندە نالەبار بوو کە حەسەن ڕوحانی دانی بەوە داناکە بەپێی توێژینەوەکان ئەگەری ئەوە لە ئارادایەکە تا کۆتایی مانگی پوشپەڕ 25 میلیۆن کەس لە خەڵکی ئێران گیرۆدەی کۆرۆنا بن و پێشبینی دەکرێت کە 30 میلیۆن کەسی دیکە لە مانگەکانی داهاتوودا تووشی ئەم نەخۆشیە بن. ئەم راپۆرت و ئامارانە کە یەکجار کەم بڵاو دەکرێنەوە و خەڵک لێیان ئاگادار نابنەوە بێگومان بۆ تۆمارکران لە ناو مێژوودایە و تەنیا ئاماری وەزارەتی بەهداشت ئاماری فەرمی کۆماری ئیسلامی دێتە ئەژمار. سازمانی بەهداشتی جیهانی لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆناوە لە قۆناغە جۆرا و جۆرەکاندا کۆماری ئیسلامی بە شاردنەوەی ئاماری واقعی توشبوون و مەرگی ئەم نەخۆشیە تۆمەتبار کرد. چه هۆکارگەلێک ئاماری مەرگی کۆرۆنای لە ئێران بردوۆتە سەرێ. بەرپرسانی ڕژیم هەوڵ دەدەن پەیڕەونەکردنی پرۆتۆکۆل و دەستورۆلعەمەلی بەهداشتی لەلایەن خەڵکەوە وەک هۆکاری ئەم بارودۆخە کارە سادبارە نیشان بدەن. بەڵام دانەخستنی ناوەندەکانی کار لەوانە کارگا، کارخانە، پاڵاوگا، مەعدن و شوێنەکانی تر یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی مەرگ و توشبوونی کرێکاران و بنەماڵە کرێکاریەکان بەم ڤیرۆسەیە. هۆکارێکی گرنگی دیکە قەرەنتینە نەکران و دانەخستنی شوێنە مەسەبی و زیارەتگاکانە لەلایەن دەوڵەت و لەسەر بڕیاری ئاخوندە دەسەڵاتدارەکان کە بوو بەهۆی پەرەسەندنی بەرچاوی گیرۆدەبوون و مەرگ بەهۆی ئەم ڤیرۆسە لە ناو زیارەتگاکاندا کە زۆربەیان بە ساڵاچوو بوون. لە بیرمان نەچێتەوە کە یەکەمین حاڵەتی توشبوون و مەرگ بەهۆی کۆرۆنا لە ناوەندی شاری قۆم تۆمارکرا. لە ڕاستیدا ڤیرۆسی کۆرۆنا بازرگانێکی ئێرانی لە چینەوە هێنایە ئێران. بەسەرنجدان بە واقعیەتە و پەرەسەندنی ڤیرۆسی کۆرۆنا لە ئێران و چوونەسەرەوەی ڕێژەی توشبوون و مەرگ هەندێک لە ناوەندە جەماوەریەکان پزیشکان و کارناسانی تەندروستی خوازیاری داخستنی ناوەندە دینیەکان بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ڤیرۆسە بوون. بەڵام ژمارەیەکی زۆر لە ئاخوندە دەنگ درشتەکان و کەسایەتی ئاینیەکانی شیعە داخستنی ئەم ناوەندە مەزهەبیانەیان بە هەڵەزانی و ناوی شەفاخانەیان لەسەردانان و لە داخستنیان ڕێگریان کرد. خودی خامنەئی و کەسانێکی وەک عەلەمولهودا ئیمام جومعەی مەشهەد لە زومرەی ئەو ئاخوندانە بوون. وەڕێخستنی سینەزەنی بە شێوەی بەرین وەشاندنی درەنگ و کەمی واکسنی کۆرۆنا لەلایەن حکوومەت فرۆشتنی واکسنی ناردرا و هەناردەکراو بۆ ئێران لە بازارەکان لەوانە لە ناسر خۆسرۆی تاران و قەدەغەی هاوردەکردنی واکسنی ئامریکا و بریتانیا لەلایەن خامنەئی لە قۆناغێکی گرنگی بڵاوبوونەوەی ئەم ڤیرۆسە وەک باقی هۆکارەکانی دیکەی چوونەسەرەوەی بەرینی توشبوون و مەرگی کۆرۆنا دێنە ئەژمار.
تەرخانەکردنی بودجەی پێویست بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆرۆنا و دزین لەو بودجە کەمەی کە بۆی تەرخانکرا وە کۆکارەکانی تر دەکرێت لە بەرچاو بگیرێت. بۆ نمونە لە بودجە بەندی ساڵی 1401دا کە بە قەولی هەندێک لە کارناسان بوون و نەبوونی یەکێکە، گشت ئێعتباراتی حوزەی سڵامەت نزیکەی 174,000 میلیارد تمەنەکە بەو پێەیە سەهمی نظامی سڵامەت لە بودجەی گشتی دەوڵەتدا نزیکەی 11% دەبێت. بە قەولی مێدیاکانی لایەنگری کابینەی ڕئیسی جەلات بودجەی بێهداشتی وڵات بەڕواڵەت 26% چوونەسەرەوەی نیشان دەدات. بەڵام بە پێی وتەکانی ڕەحیمی جێگیری گەشەی بەڕێوەبەر و سەرچاوەی وەزارەتی بێهداشت پاش لێکۆڵینەوەیەک دەرکەوتووە کە سەرچاوەی دابینکردنەکەی ناڕوونە. ئەوەش لە حاڵێکدایە کە 43 دەستگای مەسەبی لە بودجەی ساڵی 1400 7,252 میلیارد و 600 میلیۆن تمەنیان بودجە وەرگرتووە کە سەهمی هەندێکیان بە شێوەی جیاواز زیاتر لە بودجەی ڕێکخراوەکانی وەک ستادی گشتی قەیرانی وڵات بووە. بێگومان ئەم بودجانە سەرچاوەکەیان معلومە و هەر هەمووشیان دەدرێن. کۆرۆنا لە کۆماری ئیسلامیدا وەک زۆربەی هەرە زۆری وڵاتانی جیهان کرێکاران و خەڵکی هەژاری لە ئاستێکی بەریندا کردوتە قوربانی و ئەگەر بەر بەکردەوەی هەتا ئێستای دەسەڵاتداران نەگیرێت لە داهاتووشدا هەر بەم شێوەیە دەبێت. ئەم ڤیرۆسە لە زۆربەی وڵاتەکانی جیهان نیشانی داکە سیستمی دەسەڵاتدار واتە سەرمایەداری ناتوانێت وڵات بەڕێوە بەرێت. ئەم بابەتە سەبارەت بە کۆماری ئیسلامی ئاشکراتر لە هەموو شوێنێکە. بێگومان ئەوەش دەلیلێکی دیکەیە بۆ جەماوەری تووڕە و ڕووخێنەر کە بۆ لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە چەوسێنەر و دیکتاتۆرە پەلە بکەن.